مەترسن، سحربازەکە ترسناک و شەڕانی نەبوو. تۆوێشی دایە ژنە نەزۆکەکە و فێری کرد بیڕوێنێت و پێیوت تەماشاکە چی دەرەچێت. ئەو ڕووەکە کچێکی زۆر وردی لێ دروست بوو. لە نزیک ماڵی کچە وردیلەکە جۆگەلەیەک هەبوو کە ئەرژایە سەر ڕووبارێک. کەناری ڕووبارەکە دوو بۆقی تیا بوو، بۆقە دایکانە و کوڕەکەی. وای تێرمان خوارد با بخەوین کوڕمی دەر. باسین لە خەو با خواردن بخۆین. ئیتر کاتی خەوتنە با بخەوینەوە کوڕم. نانم تاقەتم نییە. نانم دەبا خواردن بخۆین کوڕە خۆشەویستەکەم. تاقەتی خواردنیشم نییە. دەبڕۆ ئیشێ بدۆزەرە و خۆتی پێوە سەر قاڵ بکە باوانە بێزار نەبیت. تاقەتی ئیشیشم نییە زۆر دایکێ بمرێ یاخوا بۆچی بێزاری کوڕە خۆشەویستەکەم ها پێم بڵێ. نازانم حەز ناکەم فێریش بم. ئەی بۆچی خۆ فێری ئیشێ ناکەیت ها؟ حەز ناکەم فێریش بمدا. حەزەکەم ژن بێنم ژنێنم دەی. خۆر ئاوا بوو شەودات، شەوێشی زۆر گەرم. چەوردیلەکەش لە تاو گەرما پەنجەرەی ژوورەکەی بەکراوەی بەجێهێشت و لە ناو جۆلانەکەیدا خەوت. جۆلانەکەی توێکڵە گوێزێک بوو، گوڵەوە نەوشە سەرین و گوڵە باخیش پێخەفی بوو. لە قوڵایی خەودا بوو کە لە ناکاو دایکم بۆ نهاتەوە ژنم بۆ بێنێ. وای زۆر حەزم لە ژنە. بێدەنگ بە بێدەنگ بە با خەبەری نەبێتەوە. ئاهان بوو کە جوانم بۆ هێناوی تۆ سەیریکە. وای زۆر جوانە بەدڵمە، بەڵام حیفێکم سەوز نییە. خەمە نەبێ کە لەگەڵمانە ژیا ئەویش ڕەنگی سەوز ئەبێ وەکو ئێمە. خەمە نەبێ تۆ سەیریکە. بابی بەمە پەنایەک دایبنێم نەوەکو بەیانی خەبەری بێتەوە ڕابکە. ئەنجا بەیانی یەک شایی بۆ ئەەکەین ئەو سەری دیارێ. باشە بەیانیش نێنم
باب خەڵم جارێ ئەمەوێ شو بکەی بە کوڕەکەم من شو ناکەم حەزم لە شو نییە زاوا ببینی وا ناڵێ بەخۆنە جوانە دایکی بە قوربانی بێ ئەوەنە جوانە دڵە نایە سەیریکەی هەر لە خۆش مەچێ من شوم ناوێ ئەمێ بگەڕێم و ماڵی خۆمان قسەی هیچ و پوچ شایەکە تەواو بوو ئەدبە ماڵی خۆمان و هیچش قسەی ناوێت تێگەیشتی لێم ماڵی خۆتان لەکوێیە لە زەلکاوەکەی ئەو سەرە گەڕەکێکی زۆر هێ من و خۆشمان هەیە ئێستا بۆ خۆت بن و بەیانی ئەمە بە شوێن ئێستا بۆ خۆ بن و باشە خواحافیز کات لێکم هەستی پێەکەی چی بووە؟ باوەکە تامی گۆڕاوە سوێر بووە لەواچی ڕووبارەکە بووی بێ بە دەریا ئەو سەرێ ئەومانە بەخوا جوانە با بچین سێریشی بکەین با بچین بڕۆ دەی دەی هێرە چی بووە با بڕۆین وەرە دەی با بڕێ کچە جوانەکە ئەو بۆ ئەگریت چونکە ئەیانێ بمەر لەشو ئەنجاش و گریانیەوەیە ئەرێ وەڵا ئەیەوێ لە خۆتەوە چونکە زاواکە بۆقا بۆ چۆشتی وابێ زۆر ئەستورە بێمە نابچڕێ خۆزدەمان بە ماسە درندەکان چی بکەین باشە ئەچین بۆ لای کڕژان بەڵکو ئەو بەمان بقرتێنێت دەی باشە هەستە کوڕ وەختی ژنێنانتە هەستە دەی دەبا جارێش دێ بخۆین گەورم ئەتوانی یارمەتیمان بەی چییە؟ چیتانەوێت؟ چیتان بۆ بکەم؟ ئەبێ و لاسکە بقرتێنین بۆی کچە جوانەکە ڕزگاری بێت ڕاستەکە گەورم یارمەتیمان بە کچ؟ هیچ مەجبور نیم یارمەتی کچ بم بڕن گەورم گوناحە زۆر گوناحە ئانێ بە زۆر بیان بەشوو بە زۆر دەمادام وایە بەسەر چاو من خۆم زۆر ڕقم لە شوکردن و ژنهێنانە لەوە خۆشتر نییە بە تەنیا بیت دەیەڵە یەڵە پێشم کەون با بڕۆین فەرمونون دەی سپاس ببڕین گەرم خوارم ئێستا حەزرم بۆ ژێنان ئەچم ژناهێنم نەجم وای قوربە سەرم وا هاتن چەند ناشرینە واگەیشتن چی بکەم ڕزگارم کەن زۆر ناشرینە بەخوا مشوی پێ ناکەم بۆیە ناوی ژناهێنم دەی زووگە دەی ئەوە بۆ گوێچوو ڕاگەشت دەقایم بۆ جۆڕۆی
دایگە وەکو ڕۆی دایگە فلایکەوە ڕاکێشن یاتە دیمان یارمەتیم بن ڕانەکەی هەرە و گرم ڕانەکەی شلەکەم بچڕا هەمووی یادن دیگرێنێ یارمەتیم بن تفاتان لێکەم وای شلەکەم تۆ کیت؟ من قالۆنچەم چاوەکەم لێراژیم ئەمەش ماڵەکەمە خۆت بە میوانم مەزانە ماڵی خۆتە زۆر سپاس بەڵام ئەترسم ئەزیەتان بم زۆر سپاستان ئەەکەم حەیفێ نەکرد گەورەترین ئاواتمەوە بوو کچێکی جوانی وەکو تۆ بێتە ماڵەکەم ئۆ ئەڵێم ئەرێ بەڕاست ڕازیە بی ببی بە هاوسەرم ها تۆ بە من ڕازیە بی؟ پێشنیارێکی کوتو پڕە مۆڵەتم بەرێ بیری لێ بکەمەوە باشە؟ وەی بەسەر چاو بە ئارەزووی خۆت بیری لێ بکەرەوە من لەو قالۆنچە کۆنە پەرستانە نیم چەند ئەتەوێ بیر بکەرەوە ئێستاش فەرموون با بچین پێکەوە پیاسێکی خۆش بکەین دەی؟ وەرە دەی؟ وەرە ئەو شتە ناشرینە چییە؟ سمێڵی شینیە هەی لەوە ناو قەیشینیە تو جوان سەیریکە خوا ناشرینە چەند ناشرینە ناشرینە هەی کە نابووتات چەند ناشرینە ناشرینە هەرمەکان داوا لە پیاوانەکەن سەمان لەگەڵا بکەن دەی بەزەیم بەجە ناکتایەتەوە زۆریشم بەزەی پیایەتەوە بەو هەموو زەوقە هونەریەوە چۆن دڵت چۆتە سەر شتێکی وای ناشرین ها پێم بڵێ چۆن ئەو شتە ناشرینە و هەڵبژاردووە دەی بمخولێ لەرەوە سەمان لەگەڵکەن دەی قایمتر بمخولێ وەرە بەداخەوە من و تۆ بێجا ببینەوە ئەزانی لەبەرچی؟ لەبەرچی؟ چونکە هەر من بە جوان دەزانم لای ئەوانی تر ناشرینی خوات لەگەڵ کچە وردیلەکە بەم جۆرە بە تەنیا مایەوە هەموو وەرزی هاوینی لە دارستانێکا بردەسەر لەگەڵای ڕوەک جۆلانەیشی دروست کرد و گەڵایشی تریشی بۆ کرد بە سابات بە هەڵاڵی گوڵان خۆی تێرەکرد و شەونمی بەرەبەیانی خواردەوە پاییزیش تێپەڕی و زستان نزیک بوو
تەپەتەپاکەی خەریکە ماڵەکەمە ڕوخێنی داوا لێبوردنەکەم نەمزانێ مەماڵی کەسێکە. من کەس نیم مشکی کێویم ئادەی وەرخوارێ ئەو بۆچی وە هەڵەپەڕی هەڵاپەڕم زۆرم سەرمایە. ئەی بۆ زەرد و لاوازی برسیمە زۆر برسیمە. ئۆخەی هەم گەرمم بوو هەم تێریشم خوارد. وی زۆر سپاس دەکەم. مادەم واکەم خۆری ئەم زستانە لەگەڵم بە ئیشی ماڵەکەشم لەگەڵا بکە بیکەوە بۆ خۆمان ئەژین لەم ماڵەیە. سڵاوت هەلێ بێ توانم بێمە ژوورەوە بەخێر بێ بە قوربان فەرموو لە چیای باشیش گوت باش نیمە زۆر هیلاکم. بۆچی هیلاکی بە قوربان ساباتی ئەو هەموو سەرۆت و سابانە هیلاشی کردو زۆر هیلاشیان کردو. ئەی بۆچی یەکێ ناگری بەکرێ هەموو ئیشەکانێ بۆ بکە یاریدە دەرپەکەم زیم لێ کات وەنیە زیم هەموو یاریدە دەرێ وانە عادی کچێ من نەختی قسەم لەگەڵ ئەم پیاوە هەیە تۆ بچە دەرێ خۆشەدا پۆشە با سەرماو نەبێ. دراوسێ خۆشەویستەکەم تۆ وەختی ژن هێنانە نزیک نەبووتەوە خوا ئەمە قسەیە ژن بە چی تێرە بێت مەسرەفی گرانە گران بە من تێر نابێت. من یەکێ گەناسم بە یەک لەت گەنم تێرە بێ بەخوا گاڵتەکەی ناچێت نە بەسەری تۆ بەڕاستمە گاڵتە ناکەم. هەروە بێتەوە زۆری جوانە جوانی بۆ چییە؟ خۆ من هیچ نابینم من کەم خۆرێک هەیم بەدڵە باشە بیری لێ یەکەمەوانێ بیری لێ یەکەمەوە باشە با بڕۆمەوە بیری لێ یەکەمەوە دێ خوا لەگەڵ ڕۆژی لە تێگەنم زۆر نییە ساڵی کاتە چەند؟ ساڵێ 365 ڕۆژە 365 کارە نیە کاتە 183 دەنکە گەنم زۆرە بەخوا زۆرە زۆرە ژن ناهێنم بە من تێر ناکرێ بەخوا بە من تێر ناکرێ نەوەڵ زۆرە هەروازی لێنم ناوازی لێنم ڕەشێکی خۆشەویست وا بەهارە هەسەدی بە قوربان
زۆر سپاس بۆ تۆ تۆ نەبوویتە ئەم خۆرە جوانم نابینیەوە زۆر مەمنونم خوا ئاگای لێت بێ سپاس کچە جوانەکە خوات لەگەڵ خوا حافیز بە درێژایی بەهار و هاوین ورچە کوێر هەر خەریکی حسابات بوو ئەیویست بزانێ مەسرفی ژن و ژنهێنانەکەی ئەکاتە چەند سەرنجام بڕیاریدا ژن وەرە چەتی و خوا دەروی خێری لێ کردویتەوە دراوسێ دەوڵەمەنەکەمان داوای لێکردی شووی پێ بکەی هیچ نییە کەس لە خۆشیە نامرێ وازم لەبێنن تکاتان یەکەم مەشوی ناکەم بە ورچە کرد و خوا کچێ نەکبەت کەسی لەو باشتر دەسەکە بێ چۆرە دەوڵەمەندە فەروێکی باشیشی هەیە کە پاشاژ نیەتی نامەوێ هیچم ناوێ مەشوو بە ورچە کرد ناکەم وزبی عەقڵ ئەگەر بگریت گازە لێگرم گاز وەرە دانیشە جلیش بۆ خۆ بدورە تێگەیشتی؟ نیوە شەو جرجەکە چوار جاڵجاڵۆکەی هێنا بۆ ئەوەی جلی بوشێ حازرکەن ڕۆژی شایی هات خۆشەویستەکەم ئامادەیت؟ بەڵێ ئامادێ بە یارمەتی خۆدا عزیزەکەم ئەم هاوڕێیانم هێناوە بیاناسیت هەموویان وەجاغزادە و خانەدانن شایستەی ڕێزی ئەوەن بەم بۆنە پیرۆزەشەوە ئەمەوێت دیارەیەکی جوانێت پێشکەش بکەم چه ئارەزوویەک هەیە بیڵێ چه ئارەزوویەکت هەیە بیڵێ بابی خەمە سەر چاو دەی بزانم حەز بە چیەکەیت ئارەزووی چیەکەیت پێم بڵێ ئەمەوێ بۆ دوجار خوا حافیزی لە خۆر بکەم خوا حافیزی لە خۆر؟ لە خۆر بەخوا ئارەزوویەکی سەیرە وانە؟ ئێوانەتی جەماعەت ئارەزوویەکی سەیرە ڕاست دەکەن خۆر سەرچاوەی گەرمی و ڕووناکیە بەڵام ئایا کوێر پێویستی بە ڕووناکی هەیە؟ کوێر؟ نەخێر خانم جان ئارەزوویەکی تر ئەمر بفەرمون هیچ ئارەزوویەکی ترم نییە هەرو ئارەزووم هەیە تەواو مادام وایە بڕۆ دۆ خۆحافیزی لە خۆر بکە بەڵام زوو بگەڕێیتەوە ئاگادار بە بیرە نەچێ زوو ئەگەڕێیتەوە ماڵەوە باشە؟ پێم بڵێن ئێوە چیەکەن هاوڕێن ئێوە حسابك يا حساب ڕاست دەکا پێنج کەرە پێنج بیست و پێنج حەو کەڕە پێنج سی و پێنج نۆ کەرە پێنج چل و پێنج حەو کەرە پێنج چل و پێنج سی و پێنج ماڵەوە خۆری سوور ئیتر هەرگیز تۆ نابینمەوە ماڵەوە ئەم کاتت باش پاراسێلکەیان ئەوە تۆی خۆشحاڵم ببینینت بۆکو ئەفری تکات لێکم بۆکو ئەفری بەرەو گەرمیان بمبە لەگەڵ خۆت دەی بمبە لەگەڵ خۆ وەی بەسەر چاو ئەوە چۆسووی خێرە ئەفرەدەی وەرە نەڕۆی وەرە ڕانەکەی وەرە لە دەستم نەڕۆی وەرە ڕانەکەی وەرە نەجات ماموو
ئەوە ئێمە گەیشتین گوڵێکی جوان هەڵبژێرە و بیکە بە ماڵی خۆت باشە بە ئارەزوی خۆت گوڵێک هەڵبژێرە منیش لەو بەرەوە ئەبم چاوم لێتە هیچ نەترسید باشە ئەوە تام لەویە سپاس زۆر سپاس ناو چییە کچی جوان؟ پێم بڵێ ناو کچە وردیلەیە وەی کە ناوێکی خۆشە ئاڵڵا تۆ ئامادەی ببی بە هاوسەری من؟ ها؟ ئامادەیت؟ تکات لێ یەکەم خۆشمەوی ڕازی بە ئەژینا شێتە بم ئەژینا ئەمرم ڕازی بە